بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە کە ئەمڕۆ ئەم شەو شەوێکی زۆر تایبەتە. ئەم شەو شەوێکی جیاوازە لە تۆپی پێ و وەکو دەشیبینن کە کەناڵی بیان سپۆرتسی قەتەڕی کە سپۆنسەری یارەکانی چامپیۆنز لیگە لە شەرقی ئەوسەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باس لەوە دەکات کە شانازێکی گەورە بە خۆی دەبڕێ. ئەم شەو 18 یاری لە 18 کەناڵی جیاواز لە 18 کاتی دیاری کراوە بۆ بینەرانی خۆی پەخش دەکات کە ئەمە دەبێتە شتێکی مێژوویی پێشتر ئەوەی من بزانم لە ڕووی ئەعلامی ئەوانێ نییە و نەبووە کە یاخود ئەو ڕێژاریە بەرزەمان نەبووە کە یەک دەستگا بتوانێت هەر هەموو یاریەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگوازێتەوە بۆ بینەرەکانی. ئەمە شتێکی جیاواز دەبێت و شتێکی مێژوویی دەبێت و شتێکی ناوازە دەبێت و سەروەریکی تایبەتمەند دەبێت بۆ بیان سپۆرتسی قەتەڕی. بەڵێ ئێمە لە خولەکان یاریمان هەیە دەیاری کۆتایی پێکەوە بێ، بەڵام نابینین یەک دەستگا بچێ هەر دیارێکە پەخشکات چونکە کەناڵ بە شێونە نییە. یا بۆ نمونە لەو کاتەیە خولەکانی تر هەیە تەنانەت 4-5 جارییان لێ پەخشەکرێ، بەڵام ئەم شەو جیاواز لە هەر کاتێکی تر، جیاواز لە هەر پێشاتێکی تر. ئەم شەو بیان سپۆرتس ئەو شانازەی پێ دەبڕێ و بەو شانازیە دەگالەوەی کە 18 یاری لە یەک کاتی دیاری کراوە لە 18 شوێنی جیاوازە بۆ سەرجەم بینەرانی تۆڕەکەی دەخاتە ڕوو کە ئەمە دەبێتە شتێکی مێژووی و بۆ ئێمەش دەبێتە چامپیۆنزیەکی تایبەتمەند و ناوازە. طبعاً ئەمڕۆ ئێمە کۆمەڵی حساباتمان هەیە، کۆمەڵی تایبەتمەندیمان هەیە. طبعاً بابەتێکیش هەبوو حەزم کرد قسەیەکی لەسەرکەم لەسەرەوەی کە پۆستکردن بۆ ئەکتیڤی و قسەکردن بۆ ئەکتیڤی و ئیستیفزازکردن و ئەم شتانە کۆمەڵێک گاوڕێ پێیان وایە ئێمە کەوتوینەتە ئەم دۆخەوە، یا بۆ نمونە پێیان وایە ئێمە دەمانەوێت دەماریان بگرین یا بۆ نمونە بیان دوێنین. من دڵنیاتەکەمەوانێ من بە درێژایی کارکردنمە و ئامانجەم هەبووە کە خزمەت بکەم و شتێ بکەم کە تۆ لێم تێبگەی و شتێ نەکەم تۆ بە لاڕێبەری و شتێکیش نەکەم دڵی تۆ عەزێتی بکە. یعنی نەپۆستی ئیستیفزاز تەبعاً گەورەترین کێشە خۆی گەورەترین کێشە کە لە تۆپی پێیا دروست بووە بەداخەوە منێڵم هەندەری ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە دروستی کردووە. ئەوەشی کە ئێستا هەندەری سیتیە هەر هەندەری بەرشەلۆنەیە، ئەوشی کە هەندەری تیپێکتر شەڕیپیەکە هەندەری ڕیاڵ مەدریدە. بڕوا بکەن من لە سەرەتای سیرکردنی یاریم کە دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 21 وە کۆتایەکانی ینی ساڵی 1998 ئێمە ئەو کاتە زۆرترین هاندەر ئەمە باسی سلێمانی خۆمانێ بۆکەم زۆرترین هاندەر پێگاتبوون لە چی؟ پێگاتبوون لە هاندەری یۆڤانتۆس، پێگاتبوون لە هاندەری ئینتەرمیلان، پێگاتبوون لە هاندەری میلان، پێگاتبوون لە هاندەری لازیۆ و پێگاتبوون لە هاندەری بایرن ئەڵمانەکان. کەمە هاندەری بەرشلۆنە هەبوو، بەشێکی تر هاندەری ڕیاڵ مەدرید بوو. یعنی ئەم تیپان مانچستەر یونایتد هاندەرێکی زۆریە بۆ، ئارسناڵ هاندەرێکی زۆریە بۆ ئەو کاتە. ینی بەجددی قەت ئەو شەڕ و مەعمەعە و قسە و جنیە و شتە ناشینانی ناو سۆشیال میدیای ئێستام قەت نەبینیوە لە ناو خۆماندا ڕووبدات بە هیچ جۆرێک. یعنی ئێمە دانیشتین بە دیار یاریەوە من میلان بووم، ئەو ئەنتەر بوو، ئەو یۆڤی بوو، یەک کەس کێشەی نەبوو، سیراعیشمانتیا بوو، مناقەشەشمانە کرد، بە گژێکی شاچوین، بەس بڕوا بکە هیچی نەگەیشتە و ڕادێ. بەڵام بەداخەوە من بەداوای لێبوردن لە بەشێکی زۆری هاندەرانی بەرشلۆنە کە کەسانی ڕاضین، بەشێکی زۆری هاندەرانی ڕیاڵ کە کەسانی ڕاضین، بەڵام بەداخەوە بەشێکیان تایە چقڵدانیان زۆر بچووکە. من حەزم گرە و تەوزیحە بەم کە ئێمە لەو قیاسە دوورین، لەو بابەتە دوورین، نەدانیشتوین لێرە کۆمیدیاتان بۆ پێشکەشەکەین، نە حرەکاتتان بۆکەین، نە دوای یاری یەنگاڵتە بە تیپەکەتان بکەین، نە پێش یاری یەنگاڵتە بە تیپەکە بکەین، نە تەنها ئەو واقعیەتەی کە بینین لە تیپەکەیە بۆ تۆی نمایشەکەین. مشکیلەکە لەوەیە تۆ لەم دەقەیە پێ دوایە ئێمە بیرکردنەوەیکی غەڵەتمان هەیە
و پێ دوایە ئێمە دەمانەوێت ئیسفزازی تۆ بکەین و پێ دوای ئەمە لە توانەکانی تۆ کەمەکەینەوەێ بەڵام کۆتایی وەرز کاتێککە ئەمانەی ئێمەوە ڕاستەگەڕێ مشکلەکە لەوەیە و نەبنەوانێ هەتا ساڵی داهاتوو نامناوانە دوایێنەوە من تەنها ئەو دڵنیاییەتان پێم کە بەندە وەکو محەممەد هەرگیز بۆ ئیش ناکەم دڵ یەکێکتان عزیزمە بۆ ئیشەکەم کە لە کوی ئەمنی و ساتیان بتوانم لە دوو خولەکە ئیزافەیەک ئیسفادەیەک بێەوە بگەین و پێکەوە ناقەشێکی خۆشکین کە ئەمە سەرنجە بۆ حەزم کرد باسی بکەم. ئەم شەو هەژدە یاریمان هەیە. هەژدە یاریمان هەیە کە بە ڕێژەیەکی زۆر تاوان دوایی یەمە لای کۆمنتەکانیشتان پێکەوە مناقەشەی بابەتەکەشەکەین کە تاوتوی بکەین. هەژدە یاری جیاوازمان هەیە، هەژدە ڕکابەریمان هەیە، بەڵام بە ئێمە بینە سەر ئەمری واقع ئێمە یەکلا بووینەوە لەوەی باسمان کردنەوەی مودەیەم 23 و 24 یعنی پێویست ناگام قۆناغی ئێمە سەریەوە بێ و بێشینەوەێ لە قۆناغی داهاتوو چی ڕۆیا چی ڕوونا، بەڵام تەنها ئەوە دووبارەکەینەوەێ ئەڵین یەکەم و دووەمی چامپیۆنز لیگ ڕێگەکانیان لێک جا دەبێتەوە. واتە ئەگەر ریزمەندەکە بەم جۆری ئێستا بێ لێڤەرپۆڵ و بەرشەلۆنە ڕێگەیان جا دەبێتەوە بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ کەواتە ریال مەدرید و بایرن و مانچستەر سیتی و ئینتەر و فلان و فلان و فلان و فلان ئەگەر نازناوی چامپیۆنز لیگیانویست دەبێت لە یەکێک لە ڕێگەی بەرشەلۆنە ئەگەر بەم ریزمەندی ئێستا کۆتایی بێت یاخود لە ڕێگەی لێڤەرپۆڵەوە بگەنە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە کۆتاییشدا بتوانێت هەر لەو ڕێز سەرکەوتن بەدەست بێنێ و بتوانێت بێتە پاڵان. ئەمە بە هەروەکو زانیاریەک بێت لای خۆتان. تاوان دۆخی چامپیۆنز لیگ منە ڕۆژەش بۆم باسکردن دوو تیپ گەیشتنی ڕاستە و خۆیان یەکلا بۆتەوە باشە یەکلا بۆتەوە چەند تیپێکیش ماڵاواییکردنیان یەکلا بۆتەوە چەند تیپێکیش لە ڕکابەریە ماون چەند تیپێکیش ڕکابەری ڕاستە و خۆ دەکەن. بۆ نمونە ئێمە بابین باسێک لەمە بکەین لیڤەرپۆڵ و بەرشەلۆنە شەڕ یەکەمی دووەمیەکە ئەگەر لیڤەرپۆڵ ئایندۆڤن ئابدۆڕێ ئەگەر بەرشۆنە لە ئەتلانتا بەرێتانێ ببێ بە جیاوازی گۆڵ بەرشەلۆنە و ئەفزەلیەتە بۆ خۆیە بە کە یەکەمی بگرێ. ئەمە سەبارەت بە لیڤەرپۆڵ و بەرشۆنە من حەزەکەمەوە بە تەسەسول بڕۆم بەشکە باسی هەموویانەکان و مۆگەرەکانتان بۆ بکەن. ئەرسیناڵ و ئینتەر میلان ئەو دوو تیپن کە هەوڵی ئەوە دەدەن کە سوود لە شکستی بەرشەلۆنە وەربگرن بۆ گرتنی پلەی دووە. تێبگەن لەم قسەیە هەوڵ دەدەن سوود لە شکستی بەرشەلۆنە وەربگرن بۆ پلەی دووەم چونکە ناتوان لیڤەرپۆڵ بگەنانێ هەر یەکەیان 16 خاڵیان هەیە کەواتە تاکە دوو مەترسی لەسەر بەرشەلۆنە کە بەرشۆنە بە یەکسانبوونیش مەترسیم تیپانە لە دەست خۆیە چونکە جیازی گۆڵی بەرشۆنە زیاترە جگە لە ئارسینال کە ئەگەر بێت و 4-0 بیباتەوە بەرشلۆنە یەکسان بێ ئەو کاتە بارودۆخەکە پێچوانە دەبێتەوانێ و ئارسینال دەبێتە دووەمی ڕیزبەندی چامپیۆنزی. کەواتە ئەوەی مەترسیە لەسەر بەرشۆنە من ئاوا بە تەسەسول بۆتانە ڕۆم بەشکە زۆر وازەح بێلاتە تاکە مەترسیەک لەسەر بەرشۆنە بۆ گرتنی پلەی دووەمی ئەوەیە کە بدۆڕێت بەرامبەر باتڵەنتە ئەمە مەترسی گەورەیە. دواتر ئەگەر یەکسانیش بێ ئارسینال بە جیاوازی 4 گۆڵ نەیباتەوە بەرشۆنە پلەی دووەمی مسۆگەرە ئەگەر ئینتەر بە جیاوازی 8 گۆڵ لە مۆناکۆ نەباتەوە بەرشۆن لە پلەی دووەمی مسۆگەرە. کەواتە ماگەرەکان بەم جۆرەیە و ئارسینال و ئینتەر میلان تاکە دویانن کە هەوڵ دەدەن خۆیان سەرکەوتن تۆمارکەن بە جیاوازیکی گۆڵی باش و چاویان لەو دیارێ بێ کاتڵەندا پێشکەشیانەکە بەس ئایا پێشکەشیانەکە یاخود نا ئەمە بابەتیشتە ئەمە بەنسبەت 4 بلیتی یەکەمانێ کە بەگەرێکی زۆر ئەم 4 بلیتە بۆم 4 تیپە تا ڕادێگێک لا بوو تۆ چونکە چاوەڕوانکراوە ئینتەر لە مۆناکۆ بێتەوە بێ بە 19 خاڵ چاوەڕوانکراوە ئارسینال لە جیرۆنا بێتەوە بێ بە 19 خاڵ بەرشەلۆنە هەر ئەنجامێ بێنێ خۆی 8 خاڵەکەی هەیە تیپێکە کە لە پلەکانی پێشەوەی ڕاستەوخۆ گەیشتووە لێڤەرپۆڵیش یەکلا بۆتانێت کەواتە ئێمە باس لە 4 بلیتەکەین کە کۆتایی هاتووە ینی بلیتی 1 و 2 3 و 4 باگەرێکی زۆر کۆتایی هاتووە ئێمە چینە سەرچی ئەچینە سەر بلیتەکانی دواتر با بینە سەر بلیتەکانی دواتر. ئەتلێتیکۆ مەدریدمانەیە یاریکی ئاسانیە لە وڵاتی سویسرا کە بە پێی پێشات و پێشبینیەکان و بیرکاریانە ئەتلێتیکۆ مەدریدیش ئەو تیپە دەبێت کە پلەی پێنجەم یەکلا دەکاتەوە بە چ مەرجێ لێرە دوو یاریمانەیە
ئەتلەتیکۆ مەدرید و میلان هەمان ڕێژەی خاڵیان هەیە، بەڵام ئەتلەتیکۆ مەدرید زاید 5 میلان زاید 4. حساباتی چامپیۆنز لیگ چۆن دەبێت؟ حساباتی چامپیۆنز لیگ بەو جۆرەیە، یەکەم جار جیاوازی گۆڵت سەیرەکرێ. بۆ نمونە جیاوازی گۆڵ چیە؟ جیاوازی گۆڵەوەیە، بۆ نمونە تۆ 25 گۆڵە کردووە، 20 گۆڵە لێکراوە، کەواتە تۆ زاید 5 یەکەم جار زەیری زاید 5 یەکرێ. ئەگەر هەردوو لا زاید 5 سەیری چیەکرێ؟ سەیرە یەکرێ، بزانن تۆ چەند گۆڵت کردووە، بۆ نمونە تۆ 25 گۆڵە کردووە، ئەو 20 گۆڵی کردووە، کەواتە تۆ ئەفزەلیەتەیە بۆی پلەی پێشتر بگری تا ئەو. بۆ ئەتلەتیکۆ مەدرید و میلانیش بردنەوەیان لە میلان لەگەڵ دینامۆ زەگریب بە خۆتان زەن دینامۆ زەگریب هیوایەکی بچووکی ماوە بۆی کە یەکێک بێ لەو تیپانی بەشداری پاشکۆ بکە، بەڵام هیواکەی هێندە گەورە نییە، چونکە خۆتان نەزانن داینامۆ زەگریب خاوەنی 8 خاڵە و لێسایە پلەی 26می گرتووە، بەڵام میلان 15 خاڵیە و لە پلەی 6مە و دەیەوێت چانسەکەی زیاتر کا بەوەی یەکێ بە لەو تیپانی کە ڕاستەخۆ دەگاتە قۆناغی داهاتوو. کەواتە میلانمان ئەتلەتیکۆ مەدرید لە سویسرا یاری دەکات و میلانیش لە کرواتیا یاری دەکات، باگەرێکی زۆری ژەم دوو تیپە براوە دەبن، کەواتە ئەم دوو تیپەش کە بوون بە 18 خاڵ ئەتوانین بڵین دوو بلیتی تریشمان لە چامپیۆنز لیگ یەکلا کردەوە. کەواتە بلیتی ئێمە باسی پێشهاتەکانەکەین بیرکاریانە کە میلان لە دینامۆ زەگریب گەرێتەوە، ئەتلەتیکۆ مەدرید ژیارەکەی خۆی بەرێتوانێ، لیڤەرپۆڵ، بارسەلۆنا، ئارسینال، ئینتەر میلان، ئەتلەتیکۆ مەدرید، ئایسی میلان، ئەم 6 تیپە بلیتی گەیشتنیان بە قۆناغی داهاتوو یەکلا بۆتەوە، بیرکاریان یەکلا بۆتەوە لەبەر یارەکانیان بەم جۆرێ. ئەنجا لێرەوە گێژاوەکە دەست پێەکە. ئەتڵەنتا 7 خاڵیە، لیڤەرکوزن 13 خاڵیە، ئەستۆن ڤیلا 13 خاڵیە، مۆناکۆ 13 خاڵیە، فاینۆرد 13 خاڵیە، لیل 13 خاڵیە، بریس 13 خاڵیە. من بەس باسی 13 خاڵەکانت بووەکە. ئەتڵەنتا کە 14 خاڵیە لەناو بەرشلۆنە یاری هەیە، یەکێک لە ئەگەرەکانەوەی کە بەرشلۆنە بیباتەوە لەم یاریە، کەواتە ئەتڵەنتا لەم پلەیە یەتە خوارەوە. کەواتە ئێمە بۆ نمونە ئەو تیپانی کە لە خوارەوەن چاوەڕێ واکەن کە بەرشەلۆنە ئەمشەو سەرکەوتن تۆمار بکات، بەشکە ئەتڵەنتا بێتە خوارە و لەو پلەی خۆیان نەمێنێ. ئەم پلەیە کە چۆڵە بێ پلەی 7ەم بۆ چێ چۆڵە بێ؟ لیڤەرکوزن یاری لە بەرامبەر سپارتا براگا هەیە. لیڤەرکوزن کاتێک کردی بە 16 خاڵ، طبعاً زایدی گۆڵی 6 تاکە مەترسیەک لە سەری ئەستۆن ڤیلایە کە بێتە نێو مامەحەکەەوە. کەواتە وەکو ئەگەرات، من باسی ئەگەراتێ بۆکەم، ئەستۆن ڤیلامان هەیە لەگەڵ سەڵتیک یاریەکە و لەگەڵیشیە لیڤەرکوزنمان هەیە لەگەڵ سپارتا براگا یاریەکە. ئێمە واقعی ئەڕوانین، باس لە مفاجەوە شتە ناکەین. ئەگەر بە واقعی لێی بڕوانین، بۆ نمونە واریدە هەرچەنە من ئەتڵەنتام پێتی پێشی زۆر بەهێزە و لەو بڕواایەدا مەمشەو سەرێشێکی زۆر گەورە تووشی بەرشۆناکە و دووریژ نییە لە بەرشۆنە بەرێتەوانێ، بەڵام ئەم وورێ و ئەم دۆخەیە سێ بەرشۆنە تۆزێ ئەرکەکەی لە ئەتڵەنتا زەحمەت کردوێنە. بە بڕوای من یاری ئەتڵەنتا یەکێکە لە هەرێ یاریە زەحمەت و ئاڵۆزەکان بۆرتی پێنجامی بایتر لیڤەر ئەنجامیەیە، بەرشلۆن ئەنجامیەیە، هەستی پێنجامیەیە بەم جۆرێ. بەڵام ئێمە بە دیوی دۆڕاندنی ئەتڵەنتا باز لە یاریە بشەوکەین. بلیتەکانی چامپیۆنز لیگ چی لێیە؟ ئەستۆن ڤیلا لە یاریگای خۆی لەگەڵ سەڵتیک یاریەکە کە واریدە بۆ بردنەوە ئەستۆن ڤیلا بیباتەوە میاریە، هەر بردی شێو کێشەکەی حەلەبێ و لیڤەرکوزنیش لەگەڵ سپارتا براگا یاریەکە و لیڤەرکوزنی ژواتە ئاگەری بردنەوەی زۆرە. کەواتە هەشت بلیتی یەکەمی چامپیۆنز لیگ بە ئەگەرێکی زۆر بە پێی پێشاتەکان چی لێ دێت؟ دەبێت بە کێ؟ دەبێت بە لیڤەرپۆڵ، بەرشلۆنە، ئارسینال، ئینتەر، ئەتلەتیکۆ مەدرید، میلان، لیڤەرکوزن و کۆتایانەش ئەستۆن ڤیلا. ئەمە ئەو هەشتیپەن کە چانسێکی زۆر زۆریان هەیە کە ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەرکەون. ئەوەشی کە واقعەکە تێک ئەدات ئەتڵەنتایە ئەگەر لە بەرشەلۆنە بەرێتەوە، ئەمە تەنها هاوکێشەکەیە گۆڕێ. ئەو کاتە لە نێوان لیڤەرکوزن و ئەستۆن ڤیلا کامیان بە جیاوازی زۆرترین ڕێژەی گۆڵیارەکەی خۆی بردەوانێ، ئەو کاتە چانسیەوەی ئەبێ کە شانبەشانی ئەتڵەنتا بگاتە قۆناغی داهاتوو و هەشت بلیتەکە لێرەدا یەکلا دەبێتەوە. تیپەکانی دیکە گەیشتنی مۆناکۆ بە پاشکۆ یەکلا بۆتەوە، فاینۆرد بە پاشکۆ یەکلا بۆتەوە، لیل بە پاشکۆ یەکلا بۆتەوە، بریس بە پاشکۆ یەکلا بۆتەوە.
دۆرتمۆند بە پاشکۆ یەکلا بۆ تۆ، بایرن بە پاشکۆ یەکلا بۆ تۆ، ڕیال مەدرید یەکلا بۆ تۆ، یوڤە یەکلا بۆ تەوانێ، سەڵتیک یەکلا بۆ تەوانێ. ئەمە هەمویان گەشتیان بە پاشکۆ یەکلا بۆ تۆ. ئەوەی کە یەکلا نابێتەوە چییە؟ سێریکە ئێمە دێین حساباتی کۆتایەکەین لەبەری ئەوانە پێم وتن ئەمە بارودۆخی یەکلابۆکانە کە تا 18 بۆم یەکلا کردوونەتەوە. یەینە سەر چی؟ یەینە سەر 19 کە ئایندۆڤنە، 20 کلۆبروجە، 21 کە بەنفیکایە، هەروەها 22 کە پاریس سەن جەرمانە. دوو تیپمان هەیە ئێمە، طبعا 23 سپۆرتینگ لیشبۆنەیە، شتوتگاردیش 24ەمە. ئێمە 24 تیپمانە ڕوە. ئەم تیپانەی کە من بۆم باسکردن هەموو یەکلا بۆ تۆ، چونکە پاریس و شتوتگارد پێکەوە یاریانە یەکیانە بن بە 13 خاڵی مەترسیە لەسەر 12 خاڵەکە دروست نابێ. تاکە مەترسیە ئێستا ئەوەی کە لە لێواری مەرگایە مانچستەر سیتیە. مانچستەر سیتی چەند خاڵیە؟ 8 خاڵیە. ئەگەر ئەم شەو بەرامبەر بە کلۆب ڕوج براوە بێ بە چەند؟ ئەبێ بە 11 خاڵ. کەواتە هەتا سەڵتیک کە پلەی 18می گرتووە هیچ مەترسیێکیان لەسەریەوە بۆ پاشکۆ یەکلا بوونەتەوە. بۆ پاشکۆ یەکلا بوونەتەوە شتەکان کۆتاییاتوە. سپۆرتینگ لیشبۆنە بزانین سپۆرتینگ لیشبۆنەش لەگەڵ چی یاریە؟ پێم وایە بە سپۆرتینگ لیشبۆنەش لەگەڵ بۆلۆنیا یاریە. یارەکە هیچ مەترسیێکی لەسەر نییە. سپۆرتینگ لیشبۆنە بیشی کا بە 13 خاڵ هیچ تیپێک داینامۆی گرێتەوە نا. کەواتە تا 18 یەکلا بۆ تاوانێ ئێمە بالاتان ڕوون بێت تا سەڵتیک یەکلا بۆتەوە. ئەمێنێتەوە سەر چێ؟ ئەمێنێتەوە سەر ئایندۆڤن، کلۆب ڕوج، بەنفیکا، پاریس سەن جەرمان، سپۆرتینگ لیشبۆنە، شتوتگارد، مانچستەر سیتی و دینامۆ زەگریب کە چانسێکی زۆر کەمیە. دینامۆ زەگریب ناقص 8. ئەگەر بیشی کا بە 11 خاڵ، ئەگەر بیشی کا بۆ نمونە لە میلان بەرێتەوانێ ئەو کاتە تەنها بە تەعادولی پاریس سەن جەرمان و شتوتگارد هیچی وایەکی نامێنێ. بە تەعادولی تەنها ئەبێت چی بێ؟ ئەبێ خۆی لە میلان بەرێتەوە، پاریس یا شتوتگارد یەکیان براوە بن، پاریس یا شتوتگارد یەکیان براوە بن و دواتریش بەنفیکاش بە یۆڤانتۆس بدۆڕێ. بەنفیکاش بە یۆڤانتۆس بدۆڕێ. یعنی تۆزێ ڕقەمیان حساباتکردنی سەرکەوتنی دینامۆ زەگریب شتێکی زۆر قورسە. ئەمێنێتەوە سەر سیتی و کلۆب ڕوج. طبعا یاری سیتی و کلۆب ڕوج وەکو ناو، وەکو پێگاتە، وەکو ڕاهێنەر، وەکو هەشتێ سیریکەین ئێمە ئاوا باسەکەین. ئەمە مانچستەر سیتیە لە خراپترین دۆخەیە، ئەمە کلۆب ڕوجە لە باشترین دۆخەیە. چونکە نامەنتەقیە ئێمە بەراوردکاری بکەین لە نێوان کلۆب ڕوج و سیتیە. بەڵام ئێمە یینە سەر واقعی تۆپی پێ، یینە سەر کە تۆپی پێ بریتە لە جەنگێکی نەوەت خولەکی بۆ کلۆب ڕوج لە یاری ئەمشەو. کلۆب ڕوج ئەمشەو لەبەردەم دوو ئەگەرە. چییە؟ یەکەم ئەگەری بردنەوە کە هیچ مەجاالێکی تیان هەیە. دووەم ئەگەر ئەگەری یەکسامبوون. یەکسامبوونیش کلۆب ڕوج دەگەینێتە قۆناغی داهاتوو. مانچستەر سیتی بێهیواتەکە. کەواتە ئێمە تیپێکمان هەیە شەڕ بۆ دوو ئەنجامەکە. دوو ئەنجامی لە مەسلەحەتە. خۆ ڕەنگە دۆخەکان بەو جۆرە بێ کلۆب ڕوج ئەگەر بش دۆڕێ بەرە حساباتەکە بەم جۆرەیە. ئەگەر کلۆب ڕوج بش دۆڕێ بە مانچستەر سیتی، تێبگە لەم قسەیە، بش دۆڕێ لە مانچستەر سیتی، پاریس سەن جێرمان و شتوتگارد یەکیان براوە بن بەرامبەر بە یەک، دینامۆ زەگریب لە میلان نەباتەوە، لە میلان نەباتەوانێ ئەو کاتە کلۆب ڕوج هەر دەگاتە قۆناغی داهاتوو، تووشی ئاستەنگی نایەتەوانێ کە شتەکە بە چ جۆرێک دەبێت لەوەی کە دۆخەکە چۆن ڕۆیە. ئەمە حساباتی چامپیۆنز لیگە و دۆخەکە چۆن ڕۆدەدا چۆن ڕوونادا. ئەمە ئەگەری سەرکەوتنی تیپەکانەوە وتم یەک ڕکابەریمان هەیە ئێمە گەشتنی مانچستەر سیتیە بە پلەکانی پێشەوە. ئەوانی تر تیپەکان ئایندۆڤن لەگەڵ لێڤەرپوڵە یاری هەیە. ئایندۆڤن ئەگەر بێت و یعنی بۆ نمونە لە 11 خاڵەکەی خۆیان بمێنێتەوانێ بش دۆڕێ بە لیڤەرپوڵ، ئەگەر بێت و بە هەمان حسابات ئەگەر بێت و دینامۆ زەگریب نەیباتەوە پاریس سەن جەرمان و شتوتگاریەکیان براوە بن، دیسانەوانێ ئایندۆڤنیش هەر گەیشت بۆ پاشکۆ یەکلا بۆتەوانێ. یعنی
دۆخەکە بەم جۆرەیە ئەوەی کامێنێتەوە لەسەر بەنفیکا بردنەوەیەتی لێوی چونکە بەنفیکا پێویستی بە سەرکەوت نەبێ چونکە دەخاڵەکەی بەنفیکا زمانی لەسەر نیە دوای بۆ شتوتگارت. ئەمڕۆ یاریکی گرنگمان هەیە لە خولی عێراقی چەند خولەشێک دەچمە لای مەڕوان و پێنج خولەشی کۆتاییش دێمە لای کۆمنتەکان لەمە مو حساباتی چامپیۆنز لیگ بوو کە بۆم کردن. نەورۆز لە یاریگای خۆی میوانداری قاسمەکە دەچمە لای مەڕوان تاڵیب کە ئێستا لە نێو یاریگا ئامادەیە. مەڕوان سڵاوت لێبێ دوای چەند یاریەک و گەشتێکی دوویاریکە لە بەغدا ئەنجامیاندا. نەورۆز گەڕاوەتەوە یاریگای خۆی بابزانم ئەمڕۆ کەشوهەوا چۆنە و ئامادەکارەکان بۆ یاری ڕوبەڕووبوونەوەی قاسم چۆنە. محەممەد سڵاو لە تۆ لە سەرجەم بینەر و بیسەرانی کەناڵی پەیام بێت وەگەمیشە جارێکی دیکە یاریەکانی نەورۆز لە یاریگا نێودەوڵەتەکەی بەڕێوەچێت یەکێک لە یاریەکانی هەفتەی حەڤەی خولیە سێرەکان عێراق نەورۆز لەسەر یاریگای خۆی و لە بەردەم هاندەرە بێشمارەکەی کە بۆتە جێی سەرنجی میدیای عێراقیەکان ڕێژێکی زۆر هاندەران یانی نەورۆز لە یاریگا نێودەوڵەتەکەی ئامادە ئابێت. بڕیارە پاش زیاتر لە نیو کاژمێری تر میوانداری لە یانەی قاسمکە لە یەکێک لە یاریەکانی هەفتەی حەڤەی خولیە سێرەکانی عێراق منەمەیە پێگاتەی قەحتان جەسیری ڕانەر یانی نەورۆز خەمەڕوو بۆ بینەرانی کەناڵی پەیام هانی شاکر گۆڵپارێزی سەرەکیە بێت بۆ ئەم یاریە بەرگریکاران محەممەد لاوەر وائیل بن عوسمانی تونسی حەمزە عەدنان و محەممەد زریقاتی ئۆردۆنی لە هێڵی ناوەڕاستیش پانۆم یاریزانی ئەسیوبی وەڕاستگۆ فەریق ئەحمەد مەحموود کە ناسراوە بە یابانی لە هێڵی پێشەوەش هەدێک لە کلاودیۆ مەڕەدۆنا ئاسۆ ڕۆستەم و مەڕوان حوسێن هێڵی هێرشبەری یانی نەورۆزیان بۆ ئەم یاریە پێگەێناوە. تەمەن نەورۆز بۆ ئەم یاریە توانەکانی هەرێک لە ئیڤیانی ناوەڕستکاری لە دەستدا لەگەڵ عیماد عیسای گۆڵپارێزی هەردوو یاریزانەکە بەهۆی پێکانەوە لەم یاریە بەشداری ناکەن. نەورۆز لە مێرکاتۆی زستانە گۆڕانکاریێکی زۆر باشی لە پێکاتەکەی تا کردووە. حەو یاریزانی گواسۆتەوە ڕیزەکانی لە بەرامبەردا دەستبەردای نزیکەی حەو یاریزانی دیکەی بووە. ئەمەیەت زانیارێکی گرنگ بۆ بینەرانی پام خەمەڕوو بڕیارە پێش داخستنی مێرکاتۆی زستانە یانی نەورۆز گرێبەستی هێرشبەرێکی پیشەگەر کە دەوترێت هێرشبەرێکی سوپەرە پەرگێشی ڕێزەکانی بکات و پێشبینی دەکرێت چەند گۆڕانکارێکی دیکەش لە پێگاتەی سەرەکی تیپەکە بکات. منەمەی ڕاستەخۆ بچمە لای وتەبێژی دەستەی هاندەرانی یانی نەورۆز بزانین چۆن ئامادەکاریان کردو بۆ ئەم یاریە و هێدی پەیتا هاندەرانی یانی نەورۆزی ژوور لە یاریگا نێودەوڵەتیەکانەکەن وتەبێژ دەستەی هاندەرانم لەگەڵ سڵاو لێبێت. سڵاو لێوەش بێ بە خێرهاتنتانەکەین کەناڵەکە عەزیزەکەتان یەخوا بە خێر بێن سەر چاو سەر چۆن ئامادەکاریتان کردو بۆ ئەم یاریەوە بە چ شێوازێک خۆتان ئامادە کردووە چاوەڕێی چی ئەنجامێک لە یانەکەتانە؟ خۆشبەختانە ئەمڕۆ دەستەی هاندەرانی یانەوەشی نەورۆز لە کاژمێر هەشتی بەیانیەوە لە نێو یاریگاین کە هاتوین بۆ ئامادەکاریەکی زۆر باش کە ئەمڕۆ بتوانین پاڵپشتی یانەکەمان بین بۆ بەدەستهێنانی ئەو سێ خاڵگە چکە ئەم سێ خاڵی ئەمڕۆ بەڕاستی بۆ ئێمە زۆر گرنگە کە لە ڕیزبەندەکەی پێشەوە نزیکە بینەوە پشتیوان بەخوای گەورە پاڵپشتی یانەکەمانە بین. ئامادەکارێکی باشمان کردووە چاوەڕێی ئەوەکەین کە ئەمڕۆ یانەکەمان ئاسێکی زۆر باش پێشکەش کات و بە پاڵپشتی هاندەرە جوانەکەی. بەڕاستی ئێمە وەکو هاندەران بەس ئەتوانم بڵێم سەرجەم هاندەرانی ناو یاریگا زۆر ڕازیم لە هاتنی کاپتن قەحتان جەسیر بەڕاستی جێدەسی زۆر باش دیارە زۆر بە باشی ڕاهێنانەکان یاریکردنی یاریزانەکان لە نێو یاریگا گۆڕانکاریکی وای دروست کردووە کە پێشووتر ئەو گۆڕانکاریانە نەبوو بەڵام ئێستا سپاس بەخوای گەورە ئاستی نەورۆز ئەوەی زیاتر لێ چاوەڕوانەکرێت ئاستێکی زۆر باشی هەیە ئینشاڵڵا پشت بەخوا ئێمە هەمیشە وتومانە داینەمۆی یانەکەمانین لە بردنەوە و دۆڕاندنە بە بەردەوامی پاڵپشتیانەکەمانین لە نێو یاریگای خۆمان و لە دەرەوە یاریگای خۆشمان. زۆر سپاس بۆ وتەبێژی دەستەی هاندەرانی یانی نەورۆز. محەممەد ئەمەیە ڕیزبەندی یانی نەورۆز خەمەڕوو لە ئێستا یانی نەورۆز بە کۆکردنەوەی 19 خاڵ ڕیزبەندی چواردەیەمی خولیە سێرەکانی عێراقی گرتووە بە برنەوە بەدەستهێنانی سێ خاڵی ئەم یاریە و شکستی ڕکابەرەکانی بەرەو پلەکانی 11م هەنگاوەنێت. طبعا نەورۆز دوو یاری لە قۆناغیەکەمی خولیە سێرەکانی عێراق ماوە یاریی داهاتووی لە بەسڕە دەبێتە میوانی یانەی مینا دواتر یەتەوە یاریگا نێودەوڵەتیەکەی و لە یاریەکی بەهێز و لە یاریەکی گرنگ میوانداری لە یانەی هەولێر دەکات. دەگەڕێنەوە لای تۆ محەممەد. بۆ زانیارەکانت بە هیوای بینین یاریکی بە چێژ و ئامادەبوونی هەندێکی بەرچاو طبعا بەداخەوە کۆمنتەکان بەشێکی لێم ڕۆشتن بەڵام ئەوەی کە لام گرنگە
کاکەوان نووسیوێتی دەستت خۆش بێ زۆر جوان تێگەیشتین من هیوادارم ئەو کەسێک کە حساباتی سەرکەوتنی تیپەکانی بۆ چامپیۆنز لیگ لەگەڵمانە بێ بەشکە هیچ کێشەیەکی نەمێنێ سوپاس دەگەم کاکەوان گیان کاک موحسین قوربانە بم کاک موحسین گیان کێ دەڵێت با چۆن بیر دەکەنەوە یا چۆن دەڵێن ئێمە هیچ کێشەیەکمان نییە ئەکرێ ڕەخنە هەبێ ئەکرێ گلەیی هەبێ ئەکرێ باوەڕمان بەوەیە کە ئێمەش هەڵایەکەین باوەڕمان بەوەیە کە ئێمەش خوێندنەوەی غەڵەتەکەین باوەڕمان بەوەیە کە ئێمە ژەگرێت لە شوێنەکە تەعەسسوبمان بگرێ شتێکی غەڵەت بڵێ بەڵام گرنگەوەی ئێمە کۆی گشتی لە کۆتایە هەرەوەی ئێمە بەڕاستەگەڕێت لە کۆتایە هەرەوەی ئێمە ئەوە دەرەچێت کە ئێمە دێڵین یعنی بۆ نمونە تۆ ئەگەر لە ساڵێکە دەبۆ چوونی خۆ بخەیتە ڕوو هەشتیان بەڕاست بگەڕێ بەداخەوە لای ئێمە بەم جۆرەیە باسی ئەو هەشتت ناکەن کە پێکاوتە باسی ئەو دوانەتەکەن کە نەت پێکاوە بەری سروشتی میلەتی ئێمە بەم جۆرەیە مەر حەزمان بەم جۆرە ڕەفتارکردن و بەم جۆرە تەعاملکردانەیە بەڵام دڵنیا بەلەوەی ئێمە لە ئیشەکەی خۆمان بەردامن ئێمە ئیشمان خزمەتکردنە ئیشمان گەیاندنی زانیارە ئیشمان ڕوونکردنەوەی ئەمە دۆخیەمەیە و لەگەڵ ئیشیا پێشبینی و پێش هاتێت دەخەینە ڕوو ئیشی ئێمە محامێتی نییە ئێمە حاکم نین حەق بین بەم و ناحەق بین بەو ناحەق بین بەو حەق بین بەو ئەو ئیشی ئێمە نییە ئەو ئیشی حاکمە ئەوە لای حاکمە بە جوان لە قەزیێ شتەکان کۆڵەتانێ و قەزیێ بابەتی تاحکیمیش کە بەداخەوە بەم دوای لە تۆپی پێیا زۆر باسەکرێ ئێمە هیچ ڕۆژێ نوکۆڵیمان لەوە نەکردووە کە هەڵی گەورە هەیە لە تۆپی پێ لەلایەن حەکەمەوانێ و من بە تەحەداوە پێتان ئەڵێم یەکەم کەس بووم و یەکەم شیکەرەوە بووم کە پێشکەشکار بووم لەسەر شاژەکانەوە کە باسمەوە کردووە کە خولی ئیسپانی حەکەمەکانی خولی ئیسپانی بە خراپترین جۆر ڕەفتاریان کردووە مامەڵایان کردووە یاخود دڵسەنگاندنیان کردووە ئەمە ناگەێنێ کە بڵێم حاڵەتەکان بەو جۆرە شتەکان بەم جۆرەیە بەڵام ئێمە کۆی گشتی لەوە تێگەیشتوین ئێمە سەردەمانێکە سێری تۆپی پێکەین 2 ساڵ نییە سێری تۆپ پێکەین ئێمە ناچین پاڵاوانتیەکە خۆمان بەدەستی بێنین چاوەکانمان بنووقێنین و پاڵاوانتێکیش کە خۆمان بەدەستی نێنین چاو بکەینەوانێ و دانیشین هێرش بکەینە سەری ئێمە دەزانین پاڵاوانتەکان چۆن بەڕێوە دەبرێت و چۆن کۆتاییە و چۆن ژووری ڤاربانەکرێ و چۆن حاڵەتەکان لە ژمارەکرێ و لێرە چی ژیرە و لەوێ چی ناگیرێ لەوێ چی ناگیرێ و لەوێ چی ئەژیرێ هەمووی دەبینین بەڵام ئێمە ناتوانین دەستکاری ئەم ئەنجامە گەورەیە بکەین و من کۆی گشتیش بۆ هەموو ئەوانەی کە هەندێریانەکانی ئیسپانیان انشاءالله لە ماوەی داهاتوو بابەتێکە نووسم لەسەرەوەی کە تۆپی پی ئیسپانیا گەورەترین و سوودمەندترین یانەیە لە بڕیارەکانی یوفا لە بڕیاری داوەرەکانی ئەوروپا کۆی گشتی ناوی ئیسپانیا بۆ هێنم باسی ڕیاڵ مەدریدت بۆ ناکەم بەتەنە باسی کۆی گشتی ئیسپانیا بۆ دەکەم کە ئەوە سەرقاڵی بابەتێکین انشاءالله لەسەری ئێمە گرنگ ئەوەیە بتوانین بارودۆخێک پێکەوە تاوتێ بکەین سڵاو لە تۆش کاک مزافەر هەژدەیەری لە یەک شەودا لە یەکەدا ئەوە زۆر تایبەتە بۆ تۆپی پێ بە تایبەتی بۆ بێن سپۆرتس کە هەژدەیارێکەش ڕاستەوخۆ پەخشەکە هیوادارم سووتان لە بابەتە وەرگرت بێ کە باسم لاگەری سەرکەوتنی تیپەکان بۆ کردن ئەم شەو هەژدەیاری ناوازە چاوەڕێمانە و نەورۆزی ژەمڕۆ یاری هەیە بە هیوای سەرکەوتنی هەولێر بردیەوە نەورۆز بیباتەوە و دوهۆک بیباتەوە و زاخۆ بیباتەوە ئەمانە شانازیشتر و چێژیشی تایبەتر دەبێت بۆ ئێمە خواتان